کۆمەڵێک فترەمان هەیە کە ئەو فترانە بزرن. ئێمە لێرە لەگەر زانکۆی ئۆتۆنۆموسی بەرشلۆنای ئیسپانی کار دەکەین لە ساڵی 2016 بۆ یەکەم جار ئەو شوێنە دۆزرایەوە. دواتر لە ساڵی 2017 و 2024 و 2025 لێرە کارکرا. لێرە سێ چینی شوێنەواری زۆر گرنگ دۆزرایەوە کە کەونترین چین دەگەڕێتەوە بۆ نزیکەی 20,000 بۆ 10,000 ساڵ بەر لە ئێستا کە سەردەمێکی زۆر گرنگە لە ڕووی شوێنەواری فترەی ئەپیپالیۆلۆتیکی پێدەگوترێت کە ئەو فترەیە لەسەر تاسەری جیهان فترەیەکی کەم و نادرا تەنها لە ناوچەکانی قەفقاز و هەروەها ئەناضۆل و لە زاگرۆسدا هەبووەکە لە زنجیرەچیەکانی زاگرۆسش بۆ ماوەی 50 ساڵ پاشماوەی ئەو چینە ون بوو کە تەنها لە چینەکانی سەرەوەی ئەشکەفتی شانەدەر ئێمە ئەوەمان دۆزیبەوە کە ڕالفسولوکی لە 1950 کاری کردبوو. بەڵام خۆشببختانە توانیمان ئەم ساڵ لە قەزای خەلیفان جارێکی تر پاشماوەی ئەو مرۆڤە بدۆزینەوە کە بە سەدان پارچەی ئەو هامان دۆزیەوە. ئەو پارچانە پارچەی تیپیکالی مرۆڤی ئەو کاتە وەکو واژووی مرۆڤی ئەو کات خۆی دەنوێنیتن کە ئەگەر ئەوە دۆزیەوە بە دڵنیایی دەبی بزانی کە ئەوە دەگەڕێتەوە بۆ فترەی پالیۆلۆتیک. وە چینەکانی تر مەسەلەن بۆ نمونە هەر دیسان باسی ئەو بەردەشتان بۆ بکەم کە لە چینی پالیۆلۆتیک دۆزرایەوە. ئەو بەردە بەردێکە کە لە ناوچەکانی کوردستان نییە. واتە نزیکەی 20,000 ساڵ بەر لە ئێستا مرۆڤی دانیشتوانی ئەو ناوچەیە بۆ بەدەستهێنانی پێداویستیەکانی ڕۆژانەیان سەردانی تورکیایان کردیە، سەردانی دەریاچەی وان و دەریاچەی دەوروبەری دەریاچەی ئورومیەیان کردیە، دەریاچەی ڕەزاییان کردیە بۆ بەدەستهێنانی ئەو جۆرە بەردە. بەڵێ کە ئەوەش بۆ بڕین و پارچەکردن و تەنانەت دیفاعکردن لە خۆیان و لۆڕاوی ئاژەڵیش بەکاریان هینایەوە. پاش هەڵکۆڵین لێرە کە چاخی بەردینی نوێشی تێدا بوو لەو سەردەما مرۆڤ دەستبەرداری ژیانی ئەشکەوتەکان دەبیتن وە لە نشینگەکان دەژی. یعنی ساتوانین بڵین ئەوەی کە لێرە دۆزراوەتەوە درێژە پێدەری ئەوەیە کە ئەو کاتێک کە خەڵک لە مرۆڤ لە ئەشکەوتشانە دەرژاوە لێرەش بە هەمان شێوە ژیانیان کردو هەر لەو سەردەمەیە. بەڵێ حتمان وەکو ئەوەی کە بەلای شوێنەوارناسەکانەوە زۆر گرنگە زنجیرەیەکی مێژووی تەواوەکە کۆرۆنۆلۆژیای پێدەگوترێت. لە کۆرۆنۆلۆژیای مێژووی کوردستان کۆمەڵێک فترەمان هەیە کە ئەو فترانە بزرن کە یەک لە فترەکان پالیۆلۆتیک بوو، ئەپیپالیۆلۆتیک بوو کە توانیمان لێرە بیدۆزینەوە و هەروەک جەنابیشت باست کرد ئەوە ئەو شوێنە درێژە پێدەری ژیانی مرۆڤی ئەو کات بووە لە زنجیرەچیەکانی زاگرۆت و لە ناوچەکانی.